حەسەن لە ساڵی 1945 لەدایک بووە لە گاوران. ئیتر بە مناڵی لەوێ خوێندوێتیەوەوانە ئیتر تەخەڕوجی کردووە لە قەڵازە و ڕانوێ مامۆستای ئینگلیزی بووە. لەو هاتنەوانەیە جارجار سەری ئێمە چونکە وەکو پورزایەک بوو. لەوەوە بڵێ من تەلەبە بووم، جارجار سعی پێکردن سعیەکە دوور بە دوور. بڵێن ئیتر شت دروست بوو لە بینی من و ئەوە و داواکردن و ئەو شتانە. زەواجی ئێمە کرا بەس 3 مانگ دەورەی هەبوو لە بەغا، دەورەی ئینگلیزی. ئیتر ئێمە ئەو 3 مانگە ڕۆیشتین بۆ بەغا. کە هاتینەوە هەم دیسانەوە ئەو دەوامی ئەکرد، ئێمە یعنی بەجێ ئەهێشت مانگ و مانگ لە قەڵازێ کە هاتەوە بڵێن زانە بوو لە مودی ئەو چەند مانگە و ئەوانە 13 ڕۆژ بوو ئەنجا زانی کە هاتەوە وابزانم هێن بۆ نەقڵی بەغاکراین ئیتر بە نەقڵ. ئێمە خێزانەکەمان هەر خێزانێکی بچکۆلە بووین، باوکم دایکم من و شێروی برام هەموو 4 کەس بووین. ئەوەنی کە هەندێشتی باوکم بیرما بێت کە لە سەرەتا ئەو بوو ئێمە هەر لە ساڵانی بڵێن 76 و 77ەوە کە من چاوم کردەوە، یعنی ئاگام بە ژیان و ئەمانە بوو. باوکم گیرا بوو لە ئەمنی عامە، هەموو هەفتەیەک دایکم منێ بر بۆ ئەمنی عامە لە بەخاو بۆ ماجەی باوکم. کە ئەچووم ئەموت ڕەوف حەسەنێکە وا گیرا ئەوە هێنە لەگەڵ جەماعەتێکە ئەومو مەوجود. ئیتر من دەستی زانامە گرت و ئاهاتمەوە. وەڵا ڕۆژێکیان ژنی حەسەن عارف ژنێکی چاک بوو، هات وتی لێلا نایەڵم بە تەنیابی وەرە منیش حەسەن گیراوە ئەچینەوە بۆ ئەمنی ئەمە بزانین چی بەسەر ئەمانە هاتووە. هەنگێشتمان برد و ڕۆیشتین کە تەمەشام کرد هی کاسەین وەرگیرا هی ڕەوفەری ومو مەوجود. تمەزەمە لە کاتی تەحقیقا کە ئەو کتێبەی کە گیراوە لە ماڵی ئێمە ئەو شتانی کە ئەمنی ئەو کاتە یعنی حیزبی بەعس پێی ناخۆش بووە گیراوە 3 مانگ و 20 ڕۆژ. ئیتر ئەو هاتنەوەی بوو کە هاتەوە هینە هەر بێسەر و شوێن بووە. من لە شارع متەنەبیە سوڕامەوە دەرکرا بوو. بەیانیش لە کاتی خۆی هاتبوومە دەرەوە بۆی ماڵ مناڵ نەزان دەرکراوم لە غەریبیە و مەعاژن یەکێ دەرکرابێوانە بۆی کە نیوەڕۆ لە کاتی دەوام تەواو ناپچمەوە لە شەقامی متەنەبی کتێبخانەیە هەمووی بە دیار کتێبوانەوە سەیرمە کرد بزانم کتێبێکە بێ تازە بێ تەمەشاکەم بە شارستۆنەکەیەوە بای ناو ئەیبەت درێژ خۆ دڵشادە باش ئەو من دەرکراوم ئەو دەرسی هەیە و دەوری هەیە وڵا ئوفەی جانەوە چیەکەی لێرە وتم دڵە تۆ چیەکەی لێرە من دەرکراوم. دوێنێ عوسمان فایقی مدیرمان دەریکردن لەگەڵ چەند برادەری کا 4-5 برادەری کا دەریان هەر 4-5مان دەرکراوە. سوڕێمەوە وتی منیش دوێنێ دەرکراوە. سەری ئەنا بە هەر شوێنێکەوە ئەو ئیشەی ئەو ئەیویست و ئەو نووسینەوانە تۆزە قورس بوو نەئەکرا. ئیتر بۆ مەعاشە ئەژیاین و کرێخان و وەز و تەنانەت ڕۆژیوە هەبوو باوکم سێرمە کرد ئێمە 4 کەس بووین لە ماڵەوە 3 نانیەکڕی. ئەمە بۆ ئەمانت باسیەکەم. ئەمە باوکە بۆ 3 نانەکرێت من نانم خواردۆ لە دەرەوە. ئەمە تێپەڕی تا مدەیەک دوایی ئەنجا زانیم چوو بوو ئەوەنێ لە شوێنانە بیستمەوە کەوتبووی من تەنها ڕۆژانە ئەتوانم 3 نان بکڕم ئەبێ یەکێکمان بە ڕۆژوو بێ. من لەگەڵ کاک ڕەوف حەسەنە براو ئازیز و مامۆستا و خۆشەویستم هەر لە سەرەتای لاوێتیمەوە کە ئەگاتە 47 ساڵ بۆ 48 ساڵ هاوڕێی یەکتری بووین. کە هاتینەوە تەمەند ژیان ئەگۆڕێ و شتەکان بەرەو گەورەتنە ڕاو ئێمەش خۆشەویستیمان زیاترە بوو و زۆر جاریش تەناقوسە بووین لە یەک تووڕا ئەبووین هەڵە چوین لە کۆڕەکانە وەڵامی یەکتریمانایەوە بەڵام ئەمە ئەوەی ناگەیان کە دەرگا لەسەر یەکتری دابخێن. ڕەوف حەسەنم لە ساڵانی ناوەڕاستی 60ەکانەوە
ئەناسی و نزیک بووین لە یەکتریەوە و کاتە چەپێکی دڵسۆز بوو بۆ بیر و باوەڕەکەی خۆی بە دڵسۆزی هەموو شتێکیە کرد کە تیپی پێشەوی شانۆی کوردی مادانە ڕەوف حەسەنیەکە بوو لە داینەمۆی دروستبوونی ئەو تیپە هەڵپەی دەوڵەمەندبوونی نەکرد هەڵپەی ئەوەی نەکردکەوە ببێ بە کۆیلەی ماڵ و سامان هەمیشە بە هەژاری ژیاوە بەڵگەشم بۆ ئەوەیەکەوە لەم ئەخیرا پەنای بردە بەر ئەوەی کەوا بێ بە شۆفێری تەکسیە گەڕ چاومە کردەوە کەرتی وا هەبوو بەلایەتێک خەریکی نووسینەوە و خوێندنەوەی خۆی بوو کە کاتێک من خەبەرمە بووە بڵێن جەریدەکە یا خۆت کتێبەکە لە دەستێک کەوتە خوارەوە. باوکم تقریبان وەکو بەرهەمی نووسینی چاپکراو کتێب نزیکە بێتەوە لە 30 کتێب یان 30 بەرهەمی کتێبی چاپکراو کە هەیەی باوکم مەجالاتی نووسینی فراوان بوو لە زۆر بوارای نووسی بواری شانۆ بواری هونەر بواری سیاست بواری چیرۆک زۆر بوارەکە بواری ڕۆژنامەگەری هەموو شێمانی کە باسیەکەم هەمووی کتێبی تایبەت و بەدەر لە وتارەکانی باوکمە تای بڵێ ئینسکلۆپیدیایەک بوو مۆسوعەیەک بوو. ئەمە ژوورەکەی ئەو بەڕێزەیە کە لە ناکاو خەمیکی گەوری بەجێهێشتووە ئەمە شەوانە لەم دیوە خوێندنەوە لەو دیوە خوێندنەوە ئەمە جێگەی خۆیەتی ئەمەش کە هاتوۆتەوە ئەو شتانی کە چۆن دانەوە ئەمەش قسمە لەو شتانەیەتی کە پێی بووە ئەمە جلوشتێتی کە چۆن هەڵواسیوە یەکی لەو شتانی کە سێرە بەلامەوە پێش وەفاتەکەی بە 3 ڕۆژ تاوان باوکم قەت هینی نەبوو بڵێن زۆر خوای و داوای لێبردن و شتی چکە قەناعەتی بە هەموو ئەو شتانی کە لە ژیانێ کرد بە باش و بە خراپ قەناعەتی تەواوی پێ بوو. 3 ڕۆژ پێشەوە هات بۆ ماڵەوە دانیشت وتی من ئەو کتێبێکم تەواو کردووە لە کۆتایی کتێبەکە وتی زانە ئەمنتیان نووسیوە قەت باوکم وان نەبوو بە تایبەتی لەگەڵ منە هادوو تویتی لەو کتێبە لە ئەخیرەکە لە دوا پەڕیان نووسیمە کە داوای لێبوردن لە خێزانەکەمەکەم لە هەردوو کوڕم زانا و شێرۆ کەوکو باوکی خەڵکی تر نەمتوانی ئەو ژیانیان بۆ دابین کەم کە هەموو باوکی تر بۆ مناڵەکانی ئەکات بەڵام ئەوەنش بزانن کە دوای مردنم هیچ شەرمەزاریەکتان بۆ بەجێ نەیاڵم دەقیقەن واژ بوو هەر بەو ئاوەها خشەم لە هێنەکە نەگەر هەر ئاوە هاتم لە مەشاکەم هەموو شتێک لە جێگەی خۆیەتی لەسەرەوە کتێبان هەبوو لەتە سەر پیرکانەکانەوە هاوارم کرد بەناوی مناڵەکانی کاکەزانەوە خاوە ئەوە چیەکەی هیچ دەنگ نەبوو وتم باشە ئەم دەرکایە بۆ من یعنی خۆم هەرچەندم کرد ئاوەها بۆم کراوە بڕواتانی ئاوەها مشاکەم قورسایی لە پشتی دەرگاکەوەیە بە لایتەکەم لێرە دانا و دەسم بردووانە کە تەماشام کرد بیجامەکەیم بۆ دەرکەوە هین کرد ڕام کێشا دووسێکڕ خەو هەستە لە خەو بۆ لەوێ چونکە ئەم هەمامە گەرمیاییکی باشی هەبوو ئەرزی و ئاوی ئەوانە هیچ دەنگە نەبوو هەر ئاو بەجەم هێشت و لایتەکەم دانا و ڕام کرد هەر ئالێرە دانرا بەس دەشێکی نەرم هیچ شتێک تێک نەچوو پاک و تەمیز ناوچەوانیە بریقایەوە ئەو دەستی خسپێژێت ئەم لایەی خەوێکی قۆ ئێستا دنیا سەیرە پاش چەند ساڵێک وای لێیە ئەو هەموو ناخۆشی و فرمێسک و خەم و خەفەتە ڕەنگە بە زەردەخەنەیە کۆتایی بە قسەکانمان بێت.